پێشنیاری ئەومان کرد کە کۆنفرانسێکی سەرۆک زانکۆکانی هەموو زانکۆکانی عێراق لە سلێمانی ببەسترێ بۆ ئەوەی زیاتر مستەوای مناقەشەی بەرزکردنەوەی چۆنێتی بەرزکردنەوەی ئاستی زانستی لە زانکۆکانە بکەین و هەروەها لە هەمان کاتا پێشنیار کرا کە کۆنگرەیەک بۆ خوێندکارانی هەموو زانکۆکانی عێراق لە سلێمانی ببەسترێ بۆ ئەوەی هەوڵ بین کە لێ چۆن بتوانین ئاستی زانستی لە خوێندکاران بەرز بکەینەوە. خۆمان حاضرکەین بۆی مؤتەمەرێکی عامی جامیعاتی عێراقی لەم دۆڤەرە ساز بکەین بۆ ئەوەی هیچ نەبێ بتوانین پردێکی پەیوەندی لە نێوان زانکۆکانی خۆمان و زانکۆکانی ناوەڕاست و باشووری عێراق دروست بکەین. استراتیژی سەرەکی ئەوەیە کە ئێمە سەر لە نوێ وا بکەین کە کام تەلەب خوێندکارانی ناوەڕاست و باشووری عێراق بێنە بڵێن زانکۆکانی ئێرە و بە پێچەوانەشەوە تەبعاً